ئەمڕۆ جیاواز لە ساڵەکانی ڕابردوو وتمان بە شێوەیەکی کردداری هاوکاری کرێکاران بکەین هەڵساین لەگە ستافی بەڕێوەبەراتمان کە جێگای دەستخۆشی و سوپاسن مەراسیمێکمان ڕێخست بۆ ئەوی بتوانین پاداشتی کۆتایی ڕاژەی 120 کرێکار سەر بکەین خۆشببختانە ئێستا وەکو دەبینین خەڵکێکی زۆر لێرانە ئامادەیە بۆ وەرگرتنەوەی پاداشتەکەی بڕی پاداشتەکە لە نێوان 139 ملیۆن تا 150 ملیۆنەکە ئەوڕۆ بەچەک دەدرێتە کرێکارەکان. پێش ساڵێک و نێ و لە کۆمپانیایەک کارم کردووە تاکو ئێستاکەش لێرکانە هاتوومە ئێرکردنەوە یارمەتیان داوم وە ئێستاکەش هاتوومە ئێرکانە بیمەکەم دەمدەنەوە. ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیانی کرێکاران ویسمان پاداشتێکی پێشکەشی کرێکارانی خۆمان بکەین تا دوی شەو کارەمان کردووە لەسەر راپۆرتەکانی پاداشتی کۆتایی کرێکاران ئیمڕۆژ لە بەیانەوە کە پشوشمانە هەراتون خزمەتی کرێکاران بکەین و پاداشتەکان پێشکەشکەینەوە. ئەوان دەستگای بارزانانی ئەمڕۆ لە سلێمانی لە زنجیرە چالاکیە کە گرێدراوە لە ناو پارێزگای سلێمانی لە شارۆچکەی سەی سادق و لە پارێزگای هەڵەبجە سێ چالاکی گرێدراوە پێکەوە بۆ ئەو مەراسیمە کە ڕۆژی کرێکارانی جیهانیە. فرهاد نوزان أمين محمد محمد ئەمە هاندەر و پاڵپشتێ بوو بوو ئەوەی من لە بوارە هونەرەکانە دەربکەوم. بە هونەرمەندان تەختەی مێژوو بسڕن ئیدی ئەم گۆرانیانە بۆ لەمەو دوانە چڕن شیرین تەشی نابەسێت تەشیەکەی فڕێداوە ئەو ئێستا پێشمەرگەیە و لە ڕووی دوژمن وەساوە وانەی تووە ئاوای کورد ئەمە شوانەی ئەمڕۆمان بە باش ێزانم بەشداریکردن هەموو قوتابیان لە ئاوا فیستیڤاڵی بەم شێوەیە بەڕاستی ئەم فیستیڤاڵانە ئاسی ڕۆشنبیری ئێمە بەرزەکاتەوە.